ماوەی چەند ساڵێکە ساختکردنەوەی مادە هۆشبەرەکان و زێڕی ساختە و دراوی دۆلاری ئەمریکی و ئیسرائیلی و دیناری عراقی ساختە بە ڕێژەیەکی زۆر لە بازاڕەکانی سۆران بەری دەکرێت. ئەو دراوە ساختەیە بە جۆرێک چاپ کراوە لە هەموو ئامێرەکانی پشکنینی دراویش دەرناکەون، بۆیە لای زۆربەی هاوڵاتیان مامەڵەی پێوە دەکرێت. ئەو جیازە سپیانە ناخوێنیتەوە، بەس ئەو جیازانەی کە پێشکەوتووە دراوەکەی خوێنیتەوە. ئەو هەر چەندە فێر لە بازاری دۆلاری ناکرێت کم ئەکرێت، لەوانەیە کە لە دەرەوەی بازاری سۆران فێر وشتیان لێ دەکرێت، لەکو لە ناو بازاری دۆلاری بەکەم ئەو پارەی تەزورە لە جیازەکانی مە مەسەلەن تێپەڕە بێ. ئێمەش جیهازی وامان نییە هەموو پارەکان فحسکەین و هەموو مشتریەکان یەکێک ڕابگرین، توانای ئەوەیان نییە. دەبینین لە کۆی گشتی پارەکان دەبین لای دۆلار فرۆشەکان، دەبین تەزویری تێدایە، پارەی سەختەی تێدایە. داواکارین زیاتر هەوڵ بدەن بۆ زۆر کەسانە کە لە نێو بازار نەمێنن، بۆ زیاتر خەڵک متمانەی بە بازار بێت. بە پێی لێکۆڵینەوەکانی پۆلیسی سۆران، زۆربەی ئەو دراوە ساختانە لە جۆری 100 دۆلاری ئەمریکی و 25,000 دیناری عراقیە کە لە ئامێری پشکنینیش دەرناکەون لە ڕێگای سنوورەکانی وڵاتە دراوسێکان داخلی هەرێمی کوردستان کراون. ویستویانە و دراوە ساختانە لە بازاری سۆران ساغ بکەنەوە و لە بێئاگایی دراوفرۆشەکانیش بۆ زۆربەی خەڵکی بگوازرێتەوە. بەڕێ کە دەستی بەس داگیراوە هەم دۆلاری ئەمریکی هەم دراوی عراقیە و بڕپارێکی زۆریشە. سەبارەت بە پرسیارە کەشت کە دەڵێ ئەو حالەتەنە زۆر لە سۆران بێگومان شاری سۆران شارێکی هاوسنگە لەگەر تورکیا و ئێران و بە هەمان شێوە معرەزە لەوەی کە دراوی ساختە داخل بکرێت باسان. ڕێنمایم بۆ هاوڵاتیان بۆ سەرافەکان ئەوەیە ئەم دراوە لەبەرەوەی زۆر بە ئەستەم زیاد دەکرێتەوە لە دراوی ئەسلی، بۆیە هاوڵاتیان تاکو دڵنیا نەبن لە شوێنانێک کە پارێلی وەردەگرنیان پێ لێ سەرف دەکەن، دەبێت زۆر دڵنیا بن و سەرافەکانیش بە هەمان شێوە. وێ ڕێی بەردەوامی هەوڵەکانی پۆلیس بۆ ڕێگەگرتن لە هەموو جۆرە مامەڵەیەکی ساختە و ناشیا و داوا لە هاوڵاتیان دەکەن چاوساختر لە ڕابردوو ئاگاداری ئاڵوگۆڕی دراوەکانیان بێن، بە تایبەتی ئەو کەسانەی کاری ئاڵوگۆڕی دراو دەکەن لە کاری ڕۆژانەیان بە سەرنجدانی زیاتریان مامەڵەی کڕین و فرۆشتنی دراو بکەن بۆ بنبڕکردنی هەر حاڵەتێکی دەرکەوتنی دراوی ساختە بۆ ئەوەی بە زووترین کات کۆنتڕۆڵ بکرێت. ماوەی چەند ساڵێکە هێزانیەکان لە سۆران توانوویەتیان چەندان گروپ و باندی جیاواز لەسەر مادە هۆشبەرەکان و زێڕ و دراوی دینار و دۆلاری ساختە لە بازاڕەکان دەست بەسەردا بگرێن، بەڵام سۆران بۆتە ناوچەیەک بۆ ساختکردنەوەی ئەو مادانەی کە بە قاچاغەوە مامەڵەی پێوە دەکرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.